داواکارم خوای گەورە بۆ خاتر ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا ئیمانمان سەلامەت بکە ئیمانمان بەهێز بکە یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ئەم دەمچاوانە لە ئاگری جەهەنەم بپارێزی یا ڕەبی پشت بەستن و تەوەکولێکی ساغ و سەلامەتمان پێ بدە یا ڕەبی لەو کەسانە بین کە ئیعتیمادێکی تەواومان لەسەر تۆ ئەبێ یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت شیفای نەخۆشەکانمان بدە خوایە ئەوانەی لەم شوێنن یا شافیە ئەڵڵا شیفای بدەی ئەگەر نەخۆشیە لە گیان هەر یەکێکمانایە خوایە شیفامان بدەی ئەوەی کوێی لەم وتارەیە خوایە نەخۆشیەکی لە گیانایە خوایە شیفای بدەی یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوایە ماڵ و مناڵ و خێزانەکانمان ساڵح بکەی یا ڕەبی خوایە لە بەڵاو موسیبەت بە دوورمان بگری یا ڕەبی ستری عەورەتمان بکەیت و خراپیەکان و نوقسانیەکانمان داپۆشی یا ڕەبی خۆشەویستی و برایەتی بخەیتە نێوانی مسلمانانەوە یا ڕەبی حقد و بغض و غیل لە دڵمان دەرکەی بەرامبەر بە هەر ئیماندارێک یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت کوردستان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری یا ڕەبی خوایە ئەو دوژمنانەی کە چاویان هەڵنایە بەم وڵاتە و بە ئاڵای ئەم وڵاتە خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بە دەردی خۆیان و مەشغوڵیان کەی ئێمەیان لەبیر ببەیتەوە خوایە ئەوان لە هیچ شتێکا یەکیان نەگرد و دژمنی یەک بوون بەڵام لە دژایەتیکردنی ئاڵای ئێمە و ئێمەیە بوون بە یەک یا ڕەبی خوایە بە دەردی خۆیان و مەشغوڵیان کەی خوایە کوردستان ئازاد بکەی سربەخۆ بکەی بمانکەی بە دەوڵەتێک یا ڕەب العالەمین وەکو وڵاتانی جیهان ئێمەش بژین خوایە ڕەحم بە خەڵکی عێراق بکەی بە مستەضعفین و ئەوانەی کە زوڵمیان لێ ئەکرێ لەم وڵاتە خوایە ڕەحمیان پێ بکەی یا ڕەبی زاڵمان لە کۆڵی ئەم ملەتە بکەیتەوە یا ڕەبی خوایە بەزەید بە هەموو مسلمانانی جیهانا بێتەوە یا ڕەب العالەمین خوایە ئەوەی کە زوڵمی لێ ئەکرێ ئەوەی ستەمی لێ ئەکرێ لە سووریا کە کیمیاباران ئەکرێن وەکو هەڵەبجەکەی لای خۆمان خوایە فریایان بکەوی خوایە فریایان بکەوی خوایە ئەوان کەسیان نییە وەکو چۆن ئێمە کەسمان نەبوو خوایە فریایان بکەوی خوایە ئەو مناڵ و ژن و ڕەش و ڕوتە هیچ کەسێکیان نییە لە تۆ زیاتر لە هەموو لایەکۆ چواردە و دراون نازانن ڕوو لەکوێ بکەن خوایە تۆیان هەیە فریایان بکەوی خوایە نەردی زاڵمان بشکێنی یا ڕەب العالەمین ئامین ئامین